دوای 5 ڕۆژ لە کار و چالاکی یەکەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کوردی مۆسکۆ بە سەرکەوتووی کۆتایی بەکارەکانی هێنا. لەم فێستیڤاڵەدا 15 فیلمی ماوە درێژ و 20 کورتە فیلم نمایشکران. فیستیڤالمە دەرباز بۆ gelek zexmetî بۆنە کۆرۆنا بۆنە vêyekê çi mixabin hemû derhenerê me lîstivkanê me nehatin. Em gelek razîne Kurdistan bîstçar emna gelek zexmet kişandin lê em gelek kêfxweşin û serbilindin çi gelek temaşevan hatin ji bajarê Mayîn ne tenê ji Moskowayê wisa jî ne Kurd jî hatin issa jî hatin miletê Mayîn. لە کۆتاڕۆژی فێستیڤاڵدا 11 بەرهەم نیشاندران. کورتە فیلمی دوور یەکێک بوو لەو بەرهەمانە. لەیلا تۆپڕاک دەرهێنەری فیلمەکەیە و لە بەرلینی پایتەختی ئەڵمانیاوە بۆ بەشداری فێستیڤاڵ هاتۆتە مۆسکۆ. من بە کورتە فیلمێکی دۆکومنتەری بەشدارم. فیلمەکە باس لە نەهامەتیەکانی ژنان دەکات لەو هەلومەرجانەدا کە لە کۆمەڵگاکەیاندا بەسەریاندا سەپاوە. دیارە فیلمەکە بەشداری پتر لە 50 فیستیڤاڵی کردووە لە سەرانسەری جیهاندا. تا ئێستا 8 خەڵاتی بردووەتەوە. پێم خۆشە لێرە و سوپاسی ماڵبانتی گردنزەری بکەم بۆ ئەو ئەرکەی لە ئەستۆیان گرت لە ڕێخستنی یەکەم فیستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆدا. دیارە ئەمە ڕووداوێکی گرنگە و پڕبایەخە. بۆ من جێگای شانازیە کە لێرە بەشدارم. سوپاسی هەموو لایەک دەکەم. یەکەمین فێستیڤاڵی فیلمی کوردی مۆسکۆ بووە جێی سەرنجی بیانیەکان. لە دوای سیرکردنی چەند فیلمێک ڕۆژنامەنووسێکی ڕووس و قوتابیەکی چین بە بایەخەوە گرنگی فیستیڤاڵەکەیان خستە ڕوو. من قوتابی ماسترم لە زانکۆی مگیمۆ خەڵکی کۆمارێ چینم. ماستەرنامەکەم لەسەر مافی چارەی خۆنووسنی گەلی کووردە لە عێراق و سووریا پاشێرشەکانی داعش. نزیکەی ساڵێک دەبێت لەبارەی ئەم فیستیڤاڵەوە بیستی بووم. ئێستا بۆ تەمەشاکردن لێرەم. من خۆم هیچ کە لە ناوچەکانی کوردستان نەبووم. بەڵام کاتێک تەمەشا هەندێک لە فیلمانم کرد چ کورتە فیلمیان فیلمی تەواو بەتایبەت فیلمی ماڵی بێسەربان هەندێک لە ڕوانگە و ئاشنایەتیم لەگەڵ ناوچەکە بۆ پەیدا بوو. هاوکات لە نزیکە ئەو هەڵومەرجەم بینی کە گەلی کورد لە ماوەی هێرشەکانی داعش پەیدا تێپەڕیوە. من خۆم لە باکووری ئاسیام. ئەوەی ڕوودەدا دیاریدەیەکی نوێیە. سینەمای کوردی شوێنی خۆی لە ڕیزی سینەمای جیهان دەکاتەوە. ئێمە جاران باسمان لە ئۆپێرای ئیتاڵی دەکرد یان سەمای بالەی ڕووس. ئێستا دەتوانین باس لە سینەمای کورد بکەین. ئەمە دیارە خولیا و شەپۆڵێکی جیهانیە بەڵام بێبەش نییە لە ڕەهەندی نەتەوەیی گەلی کورد. ئەم دیاردەیە پێویستە درێژەی پێ بدرێت بەرفراوان بکرێت بە جۆرێک کە سینەماکارانی کورد لە کوردستان و هەندەرانەوە بەشداریەکی چالاکانەتر بکەن. هاوکات گرینگە ئەم فێستیڤاڵە چەندی دەکرێت توێژە جیاوازەکان لە ئاست و بوارە جیاجیاکان لە خۆی کۆ بکاتەوە. مۆسکۆ و سینەما مێژوویەکی دوور و دێژیان بەیەکەوە هەیە. بەڵام یەکەم جارە لە سەردەستی دوو خانمی کورد بە پشتیوانی خانەوادەکانیان و هاوکاری میدیایی کوردستان 24 یەکەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کوردی مۆسکۆ ڕێک دەخەن.